شێر بوویمە ژمەژیێ مڕە دەربێخن و هەندا بکەن. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. بەرنامەی کۆوار بۆ ئەم هەفتەیەش کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری بۆ ئامادەکردوون. پێکەوە تەماشایان دەکەین و نووسەر و هونەرمەندەکان باسی ئەزموونی خۆیان و نوێترین بەرهەمەکانیان دەکەن. وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی شێوەکاری پێشەنگەیەکیان بۆ کارەکانی خانمە شێوەکار تارا محەممەد کردەوە. تارا لە ڕێگەی ڕەنگی سادە و پاکەوە دیمەنەکانی سروشتی کوردستان و بەسەرهاتەکان پیشان دەدات. پێشانگاکەم بریتە لە 32 تابلۆ وەکو کەرەستە هەمە ڕەنگن وەکو بابەتیش هەمان شێوە هەمە ڕەنگن و بابەتەکان بریتە لە پۆرترێت کارەساتی مێژووی سروشتە و کەرەستەکانیش بریتە لە کەرەستەی ئاوی و قەڵەمبۆیە و هەندێ کاریشم کردووە لە کاتی گەڕانەوەما کە سێ کاری ئەکریلیکە لەسەر کانڤاس کە لێرە ئەنجامماوە لە قەبارەی گەورەیە. کۆمەڵی ئیشی تریشم هەیە کە نەمهێناوەتە لەبەرەوەی هێنانەوەی تۆ زەحمەت بوو لەبەرەی قەبارەکەی گەورە بوو ئەوانم بەڕاستی بۆم نەهێنرایەوە هەر بۆیە ئەم ئیشە بچووکانم هێناوەتەوە. تەنها بەردەوام بوونمە و دانەبڕانمە لە کاری هونەری ئەوە ئامانجمە و پیشاندانی ئەو کارە ساتانە کە بە سەرگەلی کووردا هاتووە و خۆشم سروشتم پێ خۆشە و حەز ئەەکەم بەردەوامم لە کاری هونەری و پێشم خۆشە ئەو کارە ساتانە بەبیری تەمەن گەورەکان بێنمەوە و بۆ تەمەنە نوێکانیش بیریان بخەمەوە کە بڵێم ئێمە خاوەنی ئەم تراژیدیا و ئەم کارە ساتە مێژوویانن. تەنها پەیامم ئەوەیە و دانەبڕانی خۆشمە. خۆشحاڵم کە بەشدار بووم لە بینینی ئەم پێشەنگای هاوڕێی ئازیزم تارا محەممەد. کارەکانی زۆر جوانن کە باز لە فۆلکلۆرەکە زیینوکردنەوەی فۆلکلۆر ئەوە شتێکی زۆر باشە چونکە فۆلکلۆر خەریکە لە ناو ئەچێ بۆ جیلی داهاتوومان بۆ ئەوی بزانن کە پێشینان چۆن ژیاون و چیان بەکارهێناوە. زیینوکردنەوەی فۆلکلۆر زۆر گرنگە. All I have for you is a word. Tell it. It'll open the right doors, some of the wrong ones too. Use it carefully. Something worse. I gather you have an interest in a certain Russian national. Why don't you bring me in? You really want to know? He can communicate with the future. Time travel? No. Inversion? Aim it and pull the trigger. You're not shooting the bullet, you're catching it. Whoa. Well, I've seen too much. نوێترین ترایلەری فیلمی تێنت بڵاو کرایەوە. ئەم فیلمە ئاکشن و زانستی و تاوانە.
وا بڕیارە لە 7/7/2020 لە شاشەی سینەماکانی جیهان پیشان بدرێت. بەڵام بەهۆی کۆرۆناوە لەوانەیە لە وادەی خۆی دواب بکەوێت. فیلمەکە باس لە ژیانی پاش ژیان دەکات کە هەوڵی پاراستنی ژیانی زیندوەکان دەدات. Old. You chose the wrong profession. What the hell happened here? Hasn't happened yet. There are people in the future who need us. They need Tenet. We need to save them here and now. This reversing the flow of time. واران کچێکی لاوی دانیشتووی سنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو هەر لە منداڵیەوە حەزی لە وێنەکێشان کردووە، پاشان لەسەر هەوڵی خۆی ڕاهێنانی کردو و توانیوێتی بەبێ ئەوەی مامۆستای هەبێت لە بواری نیگارکێشیدا سەر بکەوێت. ئەو ئێستا بۆتە کەسێکی لێهاتوو لە پێشانگەکاندا بەشداری کردووە. هاوکات لە فێرگەکاندا وانە بە منداڵان دەڵێتەوە. دەستپێکی کاری هۆنەری وەکو خۆڕست لە ماڵا خۆم کارم کردووە، کتێومەنیا بەرچاو خۆم و ئەم کێشە. ئەلبەتە ئەوەڵ کارم هەر هین 6 ساڵەیی بوو کە وتم کە فەزای ماڵم کێشە، یانێ ڕێک ماڵ خۆمان ئەو جۆرەکە لە بەرچاومەوە بوو ڕێک ئەوە مەکێشە. ڕاستیەکەینا مەتریاڵ مەناسی بە هیچ شێوازێ، نەسەبکەکان مەناسی ناسەن شێوەی کارکردن، تەنیا دانیشتم و کێشام. کەمێ لە سەرەتا و سەختی گەلێکی بوو، بەڵام چێژی فرەترە وەختە خۆت فێر شتێکەوی یا کارکردن بە شتێک فرە چێژی فرەترە و بەرماندگارترە لە مێشکە. لە سەرەتا تەنیا بە تایبەت پۆرترەکان من ئەم کێشە ڕاستیەکەی بۆ دیاری ئەم برد. ئەوە نەوە کە هەر لە سەرەتاوە من سفارش بگرم. چەند جارێ پێش هات کە من ئیسە دیاری لە دایک بوونێ بووایە ژیان هاوبەشێ بووایە هاوڕێکانم بۆ دیاری ئیسە هەر پۆرترەیەکە پێیان خۆش بووایە ئەم کێشا و ئەم برد بۆیان. بەڵام دوای ماوەیەکۆ ئیسە نازانم یا بەهۆیەوە بوو کەستر ئەچووە ئەو کاریە ئەدی و پێی خۆش بوو، فرە داخوازی خەڵک فرەفرەوە بوو بۆ ئەوەی کە من تابلۆیان بوو بکێشم. دوای ماوەیە کۆکەی تر بەردەوام خەڵک داواکاریان بوو بۆی کە کاریان بۆ ئەنجام بم. دوای ماوەیەک داواکاریەکان گۆڕیا بۆیە کە من بتوان میسە یا مناڵەکانیان یا خۆیان فێر کار تەڕاحی و نەقاشی بکەم. هەر ئەوە بووە هۆیەوە کە من کلاسێک دابنم، چونکە پێشتر ئەندامی ئەنجومەن نۆژین بووم و هەر ئیسەیش بەردەوام هەم. ژوورێک لە ئەنجومەن نۆژین تایبەت دریاگە بە تەڕاحی و نەقاشی چە بۆ مناڵ چە گۆرە. ئیسە لێنە من نزیک یەک دانە کلاسم 10 دانە هۆنەرجووم هەست لێنە. سێ چوار ساڵە بەردەوام خەریکم کارەکەم، ڕۆژار سفارشیش هەرەگرم کارەکەم، وەلێ ڕەنگ ڕۆغەن و تەسویرسازی ئەوەی کە بەردەوام بم 1 ساڵە. 6 مانگێ لەمەوبەر پێشانگایەکم دانیا تاکەی لە سنە لە گالێری دیار سنە. 5 ڕۆژە بوو، پێشوازی خەڵک فرە باش بوو،
ماوەی یەک مانگی لەمەوبەریش پێشانگای گروهی لە تارانم بەشداریم کرد عینی شەهر تا ڕادەیەک باش بوو. ئەوەڵ پێشانگای کە بەشدار بووم پێشانگای گروهی بوو. ڕاستیەکەی من غێرە حوزوری کارێکم هەنارد بۆ وەکو مسابقە بوو هەناردم بۆ ئیتالیا لێنە لەبێن نزیک 700 کارێکە انتخاب بوو بۆ ناو پێشانگا. حەزم کرد چتگەلێکە دیار نییە چتگەلی وردێکە دیار نییە لە ئیسەیا لە مافێژنا بە تایبەت لە مافێژنی کووردا ئەو شتە نیشان بم. ئیستا نازانم هیوادارم بتوانم لە داهاتووە باشتر نیشانی بم کە خەڵکیش تێ بگەیت. شاعر و نووسەر عەبدوڵڵا جوندی لەم بڕگەیەدا باستە ئەزموونی نووسینی خۆی دەکات و کتێبەکانی زیاتر ڕوون دەکاتەوە. ئەو لە ساڵی 1970 یەکەمین نووسینی لە ڕۆژنامەی هاوکاری بڵاو کردوێتەوە کە بابەتێکی ڕەخنەی شانۆیی بوو. عەبدوڵڵا جوندی دەڵێت هەموو نووسینەکانم بەستراونەتەوە بە کورد و هەستی بوونی کوردایەتی خۆشی و ناخۆشیەکانی ژیانی پێم نووسیوەتەوە. پشتی ڕێککەفتنە 11 ئادارە 1970 ناوبەرە شۆڕشە ئەیلولێ و حکومەتە عێراقێ دەستڤەئینانە ئۆتۆنۆمیە بۆ کوردستانێ ئەوی چاخی من لە ساڵە 1970 ئێکەمین بەڵاووکە خوا بەڵاو کرد لە ڕۆژنامە هاوکاری ئەو ژی وەک بیرامەتێتن بابەتێک ڕەخنەیی بوو لەسەر شانۆگەریەکی بوو. چ من هەیە ژمە بدزن و بووخوا ببەن چ فێربوویمە ژمە ژیێ مڕە دەربێخن و هەندا بکەن هێدی هێدی بساتوڕە پرد پرد بکەن بخودێکەن ئەوا هەمیال گەل من بکەن نەوەک عەردێ وڵاتێ من ژمە بدزن و پرد پرد بکەن. بڕاستیە گونەویسکار ئان هەر مرۆڤێک ji وڵاتê xwe derdikevîtin dibînît taybetî jî ego welatê wî yê dagîrker bîtin bin dagîrkeriyê bîtin dibînîn ew ê dûzê wekî çandkekê bi milê xwe vediketin. Celawma jî ez neşêm ebeden ji xwe ji dûza xwe ya Kurdî ebeden cuda kem ji ber hindê jî her nivêsîna ez nivêsîm jî piraniya wê em dibînîn pitir diçîte ser alê netewî û welatî vegirêdaye û mirovê Kurd vegirêdaye bi êş û nal û nexweşiyê wî ve. Berhemê çapkirî heta niha min ew dîkirî Simfoniya Karwaniya bû ku maleka çîrokê ye heştê û nihê û nike jî pênc-şeş berhem berhevin bû çapkirinê ji wana jiyan û berhemê feylesof û hûzanvanê Hindê Tağor û her wesa komala çîrok e bi şeveka giran û her wesa du sê komalê dî jî û stranên Qereça ev ne hemî berhemin bû çapê berhevin. لە دوابڕگەدا میوزیک ژەنێک میوانی ئێمە دەبێت کە تەمبور بووەتە هەموو ژیانی ماوەی 40 ساڵە لەگەڵ هەموو جۆرەکانی تەمبور دەژی خۆشی تەمبور بە دیزاینێکی نوێ دروست دەکات و ناوی لێدەنێت کوردستان. دەروێش عەلی میوزیک ژەنی کوردی زازا لە ئەڵمانیا دەژی و ساڵانێکە خزمەتی هونەر و کولتوری کوردی دەکات و هەموو ئاواتەکانی لە کوردستانێکی ئازاد داکۆ کردوتەوە. لە سەردەمی کۆرۆنادا و لە کاتی کەرەنتینەدا تەمبورە چوارگۆشەکەی دروست کرد و دەڵێت مەبەست لە چوارگۆشە هەر گۆشەیەکی پارچەیەکی کوردستانە.
derviş alime خو خلق درسیم باکر کردستان را و 22 سال از پنابرم آلمانیا دمه و جیانا موزیک دمه نبیجم کار موزیک اوجی مره نه کارن تنیا کار تشتی کدیه اوجی بری 4 سال دمه درسیم ده چکریه و دما که زاروک بم 10 سالی بم داری گنده ما بود داری توی رام چکر بچه جایی که یونیورسیته موزیک ناو اکادمی ده و چه پروفسور بیش سر وی ریتم ده و نیف ساعت دشخلی دکاری داخفتین نکاری در باس ببه چه وی غریبه او ریتمه ام دبیجیم جار جار دبیجیم شخانی جار جار دبیجیم بوتانی جار جار her parça Kürdistan'dan avuyu cüre becüre. Az dibijim dünyada insan çabuk çava şehre nuh şırnak jiyan dest bekir le Mezopotamya'da le Kürdistan kevnar bu. Dibijim müzik juluye. Servana sevda turay Vezve jüne çihora Servana sevda turay Vezve jüne çihora Av korona dar bas bu Korona hat deri Ji korona ji mara ne garib Korona zlani kuda biçi korona çi O من جی دست بکر وقتی کرونا دان انسترومنت بخو چکر معاف تنبورکز چکر شکسته بو کردستان خیال کر چه زوری چه نزوری کرم خورا یک دو سی 4 parça 4 koşu ama یک انسترومنت ام نکارم به کوشه تشتی کی چکم 4 koşu مجبوری کی چبه ببر